بۆیە ئێمە لێرە زۆر بەسپاسەوە میوانداری شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستانەکەین. کاک شێخ سڵاوت زۆر لەبێ زۆر سڵاو بەخێرهاتی. زۆر سپاس. کاک شێخ ئەوەی کە ئێمە ئەیزانین وەکو زانیاری ینی با لەگەڵ هاوڵاتیان بەرچاومان ڕۆن ببێتەوە. ئەڵێن هەتاوەکو ئێستا هەرێمی کوردستان ڕەزامەندی نەداوە بە جێبەجێکردنی سیستمەکە. لەلایەکی ترەوە حکوومەتی عێراق ئەڵێ ئێمە چوار نووسینگە لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان دانین بۆی کە دڵنیا ببینەوە ئەو بازرگانانەی هەرێم کە باجیان نەداوە لەوێ ینی پارەکەیان لێ بستێنین بە کوردی. لە چ قۆن ئاغێکا سیستمی ئەسیکۆدا و بەرزکردنەوەی باجەکان لە هەرێمی کوردستان؟ بناوی خۆی گەورە. بەڕاستی لە سەری ساڵدا شتێکی کتوپڕ بوو کە حکوومەتی عێراق هات پێناسەی گومرگی و بەهای گومرگی زیاد کرد لەسەر ئەو کاڵانی کە لە وڵاتانەوە دێتە ناو عێراق بەگشتی. یعنی ئەمە لە لایەکی تریشەوە جاران ئاسانکاریێکی تەواوە کرا لە بەسڕا بۆ هاوردەکاران و بۆ کۆمپانیانەی کە کاڵانە گواستەوە بۆ عێراق زۆر بە شێوەیەکی ئاسانکاری باش بوو. و بەڵام ئێستا حکوومەتی عێراق کە ئەسیکۆداشی تەطبیق کرد هات تەمان ئەسیکۆدا سیستەمێکی گومرگیە لە 1970 وڵات ساجێبەجێ کرێت. ئێمە شکالمان نییە، بەڵام بەڕاستی ئەو ئاسانکاری کە لەو تایی کرد ئەو ئاسانکاریە ناکرێت و لەگەڵ ئەوەشدا بەهای گومرگیشی زیاد کرد. کاک شێخ من پرسیارێکی زۆر گرنگ لێرەیە دروست دەبێ، ینی بۆچی ئەمە ڕوون ناکەنەوە کە باسی ئەم گۆڕانکاری ئەکرێ ڕێک ئەڵێن کە ئەمە شەفافیت بەرزەکاتەوە گەندەڵی کەمەکاتەوە، بەڵام هەمومانەزانین سیستمی ئەسیکۆدا شتێکە، بەرزکردنەوەی باجەکان شتێکی ترە. ناکرێت سیستمی ئەسیکۆدا پێڕۆ بکەن ببێ ئەوەی باجەکان بەرز بکەنەوە؟ چۆن ناتوانێت؟ ئەو هاتووە خەیناکە مەسەن ئەسیکۆدا لەلایەکەوە سیستەمی گومرگیە باجەکانی زیاد کردووە کتوپڕی. هەموو کەسێک هەموو وڵاتێک کە گومرگ دەستکاری گومرگەکە دەستکاری بەهای گومرگیەکە لە پێناسی گومرگیدا ساڵێک پێش ئەوە ئاگاداری هەموو لایەنە پەیوەنددار و بازرگان و هاوردەکارەکە کە ئێمە لە سەری ساڵ ئەو بەهایە بەو شێوە ئەوە گرانە بێ تاکو ئەگەر هات و تانەیەک بوو یان شتێک بوو لەگەڵی یاخۆ ڕاوێشکاران لەگەڵیان و توێژەکرێ بۆی بگەنە قەناعات. بەڵام لە کتوپڕی هات عێراق ئەو ڕسومە گومرگیەی دەستکاری کرد و زیادی کرد بە ڕێژەیەکی زۆر لە 5 دەست پێکا بۆ لە 130 زۆرە. ینی ئەو ئاسانکاری جارانیش نەما. ئەوە گرانێکی گەورە لە عێراق دروستەکە. ئێستا لە هەرێمی کوردستان ئەو بڕیارە کاری پێ نەکراوە و ئێمە ئومێ دەکەین کاری پێ نەکرێت، چونکە بەڕاستی ئەوە شتێکە کە وڵات بەرە و گرانی ئەبا بە هەر شێوەیەک بێ. ئەگە تۆ مەسەلەن موچە خۆران لە کاتی خۆی کە حکوومەتی عێراق ئەیدا زیادی کردووە، ئەمە زەربەیەکی گەورەیە لەوەی کەوە موچە خۆران بەهر لە کاتی خۆی وەریگرن بەهر موچیان زیاد بێ کە تۆ بە شێوەیەک لە 5 لە 130 زۆر یعنی زیاد لەوە کە هاتووە ئەو پێناسە گومرگەی زیاد کردووە. ئەمانە ناوبازار بەڕاستی شڵەژانێکی لە عێراق پەیدا کردووە. ئێستا ئێمە هەرێمی کوردستان نەگەیشتووەتە لای ئێمە و ئینشاڵڵا ناگات، بەڵام پرشکەکانیمان بەرکەوتووە. کاک شێخ ئێستا من ویستم ئەم پرسیارە بکەم. خۆڕاستە لە هەرێم جێبەجێ نەکراوە، بەڵام هەمووان نەزانین کە ئەوەی دێتە هەرێمی کوردستان خۆتەنها لە سنوورەکانی خۆمانەوە نایە، لە سنوورەکانی عێراقیشەوە دێ. لەو ڕووەوە کاریگەری هەتاوە کەستا لەسەر هەرێم دروست نەکردووە. ئێستا ئەگەر هاتوو حکوومەتی هەرێمی کوردستان تەطبیقی نەکا و جێبەجێ نەکا ئەو بڕیارەی حکوومەتی عێراق، زۆربەی هاوردەکارانەکانی خۆمان هەمووی ئەگەڕێنەوە بۆ سنوورەکانی خۆمان، بۆ باشماخ، بۆ حاجۆمەران، بۆ ئیبراهیم خەلیل لەوێەوە کاڵاکانیان هێنن. ئێستاش وا بڕیارە زۆر لە هاوردەکاران کەشتەکانیان کڕیوە ئەو بڕیارەیان ناوە کە لێرەوە بیهێنن بە شەرتێک ئەگەر هاتو ئێرش زیادی نەکا و ئەو بڕیارە جێبەجێ نەکا. چونکە هەر ئێمە ئەم هەفتەیە بۆمان دەرکەوتووە کە زۆربەی هاوڵاتی خواروی عێراق دێن بۆ هەرێمی کوردستان هەم سەردانەکەن و هەم مسواکیژەکەن، هەم شتیجەکڕن. چونکە بەڕاستی ئێمە کە تێبینیمان کردو بلوسێک لە 10,000 بە 40,000 لە بەغا، یعنی زیاد بەرز بۆتەوە. ئەو بەرزبوونەوەی زۆر خراپە. بازاری عێراقی شڕەژاندووە. لەبەر ئەوە ئێستا هەرێمی کوردستان زۆر هادئە و کۆگاکانی ئێمە پڕە لە خواردەمەنی و ئیکەش بەڕێوەیە. ئەگەر بەم شێوەیە ئاوا بێ
یعنی هەرێمی کوردستانە بێ بە شێوەیەک کە لە عێراق جیاوازە بێت، چونکە عێراق هاتووە شتێکی تریژەکە ئەو کاڵانی کە لە هەرێمی کوردستانەوە ئەڕوا ناو عێراق گومرگێ کاتەوە، یعنی ئەوە لەسەر هاوڵاتی خۆیان زیاد دەکە. ئەوە نازانم یعنی چۆن ئەم بڕیارەی دەرکردووە، چۆن ئەم بڕیارە ئێستا لە بواری جیابجێکردندا بەو شێوەیە، ئەمە شتێکە ناگونجێ و بۆیە داوا لە حکوومەت هەرێمی کوردستانەکەین کە چۆن ماوەیەکی زۆرە ئەسیکۆدا تەطبیق ناکە بە ئەم بڕیارەش تەطبیق نەکە، هیچ زۆر احتیادیە یعنی ئەوە نییە. کاک شێخ لێرەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بژاردەی لە بەردەما وەکو وتم هەتا وەکو ئێستاش کەس تێ نەگەیشت، بۆچی ئەسیکۆدایان بە بەرزکردنی باجەکانەوە بەستەوە، یان ئەمە دووشتی زۆر لە یەک جیاوازە. هەرێمی کوردستان ناتوانێت بڵێت من بەسەر چاو ئەسیکۆدا پێڕەوەکەم بۆ دروستبوونی شەفافیت، بەڵام باجەکان بەرز ناکەمەوە. ئەم بژاردەیەمان لە بەردەمەیان پێتان وایە هەر بەگشتی شتەکە ئەبێ ڕەت بکرێتەوە. ینی ئەبێ بەڕاستی ئەو بڕیاری بەرزبوونەوەی ئەو پێناسە گومرگی کەوا حکوومەتی عێراق دەری کردووە بە نرخی تازەی گران، ئەبێ حکوومەتی عێراق هەرێمی کوردستان لەگەڵ ئەوە موافق نەبێ. یعنی ئەوە بۆشی هەیە کە شتێکە ئێمە لێرە مەسەرەن ئەو حکوومەتی عێراق هات چەندین ساڵ پێش ئێستا، ئەوە 12 ساڵ پێش ئێستا مەرزەکانی ئێمە زۆر ڕێکوپێک و بە شێوەیەکی زۆر باش ئەڕۆیش و هاوردەکاران هەمووی لێرە کاڵەکانیان لە بەندەر عەباسەوە هێنا بۆ باشماخ و ئەیان هێنایە هەرێمی کوردستان، بەڵام ئەو لەوێ ئاسانکارێکی زۆر گەورەی کرد سەرنجی هەمووی خەڵکی ڕاکێشە، هەمووی ڕۆشتن بۆ ئەوێ. ئێستا جارێکی تر ئەگەر ئەو بەو شێوەیە ئەگەر ئەوە بکار بەو شێوە سیستەما و ئەو ڕسومە گومرگە ئەوە لەوێ زویر ئەبن و دێنەوە بۆ ئێرە، بەڵام ئەگەر ئێرەش تەطبیقی بکە ئەوە نازانن هەر چۆنێک بێ لە هەر شوێنێک بێ ئەیهێنن. ئەگەر پرسیارەکەی جەنابەت ئەوەی کەوا بۆچی سیستەمەکە و پەیوەستە بە پێناسە گومرگەکە، ئەو ئەگەر هاتوو ئەو سیستەمە ڕەچاو نەکە ئەو پێناسە گومرگەی بۆ جێبەجێ ناکرێ، چونکە ناتوانێ لەبەر ئەوەی کە ئەوانەی کە لەوێن ئەگەر هاتوو بە عشوایی گومرگی بکەن یاخود بە شێوەیەکی وە بەبێ سیستەم ئەتوانن هەموو شتێک بکەن، ینی مەسەڵەن بە ئارەزوی خۆیان گومرگەکە چۆن دەستکاریەکە نەکەن، بەڵام حکوومەتی عێراق هاتووە پەیوەستی کردووە ئەو پێناسە گومرگیە بە سیستەمەکەوە، چونکە سیستەمەکە ئەلکترۆنیە، ئەگەر سیستەمەکە هیچ کەس ناتوانێت دەستکاریکە. ئەگەر هاتوو ینی کۆنتێنەرێک نرخەکەی چەند بوو چوە سیستەمەکەوە ئەوە بەو شێوە گومرگەکرێ کەس ناتوانێت دەستکاریکە، هیچ کارمەندێکی بەسڕە ناتوانێت دەستکاری هیچ سنوورێک دەستکاری ئەو باجە بکە ئۆتۆماتیکیەن یەکسەر وەسڵەکە ئەدرێتێ ئەوەنەیە و گومرگی مسبقیش هەیە. پێش ئەوەش ئەڵێ من ئەوانم بۆ هاتووە خۆی ئەڵێ بەو شێوەیە خاتە سیستەمەوە لەو سیستەمەکە هات کاڵاکە ئەڵێ ئەوەنە تۆ دەفاکەیت. باشە کاک شێخ ڕاگەیەندرایەکتان بڵاو کردەوە هۆشداریتاندا بە بازرگانان وتان پێشەوەی هەر کاڵایەک هاوردە بکەن خشتەکە تاوەتوێ بکەن بۆی کە زیانتان بەرنەکەوێت. ئەوەندەی ئێمە ئاگادار بین 16300 جۆری کاڵا باجی گومرگی بۆ زیاد کراوە. ئەگەر وا بێ عنی هاوردەکارانە بە چی بهێنن مادام وا بێڵە هەموو جۆرە کاڵایە گەگرێتەوە؟ ئەمەی تریان جیاوازە، مەسەلەن ئەوەی پێشەوە بڵاومان کردبووەوە کە پێناسی گومرگی حکوومەتی عێراقی تازە لە یەکی سەری ساڵەوە لە یەکی یەکەوە ئەومان بڵاو کردبووە کە ئەم کاڵایانە بەم شێوەیە. ئەوەی تازە بڵاومان کردوتەوە ئەمە جۆرێکی ترە کە حکوومەتی عێراق دەمێکە دەری کردووە 2 ساڵە بڕیاری دەرکردووە جێبەجێ نەکرێت سا لەگەڵ ئێستاە جێبەجێیەکە. ئێمە مشکلە نییە، ئێمە لەگەڵ زیادکردنی بەرهەمی خۆماڵین و لەگەڵ پارێزگاری لە بەرهەمی خۆماڵی خۆمانەکەین. ئەو هاتووە بەڵێ ئەمە ئاگادار کردو ئەڵێ ئەندامەکانتان ئاگادارکەن کە ئەم کاڵایانە ئەمانە بۆ پارێزگاری لە بەرهەمی خۆماڵی ئێمە ڕێگە پێ نادەین ئەمانە کە بێنن، ئەگەر بیشی هێنن گومرگەکەی لە 100 باشە کاک شێخ لەکوێ لە هەرێمی کوردستانیش و لە عێراقیش ینی بە هەردوو لاوە لە بەرهەمهێنانی 16300 کاڵا ئێمە گەیشتوینە ئاستی خۆبژێوی. ینی ئەمە ئەوەی جەدوەلەکە ئەوە نییە، ئەوەی جەدوەلەکە وەکو سێتان کرده بێ خشتەیەکە باسیەکە، بەڵام پرسیارەکە لەوەیە بالفعل ئێستا ئەوە ئایا ئەو کاڵایانە هەمووی کفایەتی عێراق و هەرێمی کوردستان هەمانە؟ ئەگەر نەمان بێ ئەوە بەڕاستی ئەویش زەجەیەک دروستەکە، یعنی ئەبێتە هۆی ئەوەی کە بازار نازانی، چونکە تۆ ئەو کاڵایە
لە هەرێمی کوردستان ئەگەر هەتا بتوانانی ئێستامە چی من تۆمان هەیە لە هەرێمی کوردستان کیفایەتە لە سا دابینیەکە پێویست ناکە بێ لە دەرەوەی وڵات ئاسنمانەیە لە سا 75 دەتوانین دابینیکەین شیرەمەنیمان هەیە لە سا 50 دابینیەکەین بەڵام ناکرێ ئمە شیرەمەنی بڵین ناهێنی لە وڵاتان بەس دەتوانین لە سا 50 دابینکەین ئەوە ناکرێ حکوومەتی عێراق ئەبێ تێبینێکی ئەو بکە نازان بە شڵژاوی ئەم شتانەی چۆن دەرکردووە ڕاوێژکاری زۆر وریا و چالاک نەبووە تێبینیەکانی بزانێ ئەمە ئایا ئێمە هەمانە ئەم کاڵایە لە عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی و باسی عێراقەکە ئایا هەیە لە عێراق بەو شێوە و ئەگەر کیفایەت بکە باشە ئێمەش لەگەڵ ئەوەین نابێ بەرهەمی دەرەکی بێ چونکە تا بەرهەمی خۆماڵی خۆمان وەستا بێ ئێمە یەکێکین لەوانەی کە وەکو یەکێتی هاوردەون هەنکارم کوردستان دائیمەن پێداگریەکەین لەسەر ئەوەی گرنگی بدرێ بە بەرهەمی خۆماڵی خۆمان بە شەرتێک بتواندرێ ئەو بەرهەمە خۆماڵیە کیفایەتی عێراق و هەرێمی کوردستان بکات. زۆر سپاس شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان کە لەگەڵمان. زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت.